لا دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا خولی بارەی یاسادانان درێژکرایەوە و با زۆرینەی دەنجیش پێشنیازە بڕیاری پێشکەشکردنی پێشنیازە یاسا و پێشنیازە بڕیار لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پەسەند کرا. وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان تاان پێشنیازە بڵین یاسامان هەیە و ئەتوانم بشلێم بە هەمان شێوە هەم داواکاریشمان هەیە کە لەو داواکاریانی کە وەکو توانم بڵێم فراکسیۆنی یەکێتیش وەکو سەرجەم فراکسیۆنەکانیش داوای ئەوەمان کردووە کە وەزیری دارایی و سەرۆکی حکوومەت بێنە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە ڕوونکردنەوە لەسەر ئەو قەرزی 27 ملیارەکە بدەنزین ئەم قەرزە چەنی قەرزی دەرەکیەوە چەنی قەرزی ناوخۆیەوە چەنی شایستەیە و فەرمانبەرانەیە کە لە لای حکوومەت یاریێمی کوردستان بۆ ئەوەی خەڵک لەو دڵڕاوکێ بکەوێت کە ئەمڕۆ بیر لەوە ئەکەنەوە کە ئەگەر بێت و ئەم حکوومەتە 27 میلیارد دلار قەرزدار بێکەواتە بۆ نەوەی نەوەکانیشمان هەر قەرزدارە بین. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش داوا دەکات پرسی کەمکردنەوەی موچەی فەرمانبەران و قەرزەکانی حکوومەت و خستنە ڕووی دانوستانەکانی وەفدی هەرێم و بەغدا بخرێنە بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان. بەڵێ بێگومان بۆ خۆتان و هەموو خەڵکی کوردستان ئەم ڕاستیە دەزانێت کە لە چەند مانگی ڕابردوو بۆ هۆی ئەم بارودۆخە تەندروستی کە لە هەرێمی کوردستان داهاتە پێشەوە نەتانراوە پەرلەمان کۆبوونەوە کۆمەڵە کێشە و گیرروگرفتی لە ڕووی تەندروستی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی دارایی و موچە و موچەخۆران هەیە نەتوانراوە هیچ قسەیەک بکرێت. پەرلەمان ئەسڵ نوێنەری وەیە نوێنەری خەڵکی کوردستانە گیرروگرفتەکانی خەڵکی کوردستان لە پەرلەمانەوە قسەی لەسەر بکرێت و حکوومەت جێبەجێ بکە کە نەتوانراوە ئێستاکە لە یەکی حوتەوە دەبێتە پشووی هاوینەی پەرلەمان کە ئەمە لە پەیڕەوی ناوخۆدا هەیە بۆ ئەوەی کە ئەم مانگەی پشوو نەبێت و بتوانین کار بکەین و لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران دەنجیان لەسەر درێژکردنەوەی ئەم مانگەداوە بۆی لەم مانگە شاگفتوگۆ بکرێت لەسەر هەم بژێوی خەڵک هەم ئەم موچەبڕینە هەم ئەم لەشکرکێشەی کە تورکیا و تۆپبارانی ئێران هەموو ئەو بارودۆخانەی کە ئێستا کە خەڵکی کوردستان باسی دەکا و گفتوگویانی لەگەڵ عراق دەکرێت بتوانین بە چەند گفتوگۆیەک حکوومەت یاریێمی کوردستانش بێن لە پەیوەنددارەکان موجود بن بۆ ئەوی قسە بکرێت و مناقەشە بکرێت و بگەینێ ئەنجامێک بەڵام ئەنجامەکە هەر قسە و گفتوگۆ نەبێ بەڵکو بەکردار هەوڵ بدرێت جێبەجێ بکرێ و خەڵکی کوردستان دڵیان خۆش بێ بۆی کە خەڵک و نوێنەریان هەڵبژاردووە بۆ پەرلەمانی کوردستان بۆی لە بریوان قسە دەکات و پەیامەکان و داواکاریە ڕاست و ڕەوانەکانشیان جێبەجێ دەبێت. ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی ڕێگر بوون لە بەردەم دەرکردنی یاسای نوێ لە خولی بەهارەدا هەر بۆیە پەرلەمانی کوردستان خولی بەهارەی بۆ ماوەی مانگێک درێژ کردەوە بۆ ئەوەی لەو ماوەیەدا پرۆژە یاساکان و دۆخی دارایی هەرێم و گوزەرانی هاوڵاتیان گفتوگۆیان لەبارەوە بکرێت. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.